ئەم کاتتان بەش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە 26 ئابێ 2025تان پێشکەش دەکەین. بە ناونیشانی لە پێناو بنیاتنانی کۆمەڵگەیەکی دیموکراتیک تێکۆشان مەزنتر دەکەین و ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان مسۆگر دەکەین. ئەنجومەنی گەنجان لە حەلەب ڕێپێوانێکیان ئەنجامدا بۆ پاڵپشتی لە پرۆسەی ئاشتی و خواستی ئەنجامی دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان. ڕێپێوانەکە لە گەڕێکی شێخ مەقسوودی حەلەب دەستی پێکرد و گەل و ئەندامانی پارت و دامەزراوە ڕێکخراوەکان تێیدا بەشدار بوون. هەروەها ئەندامی یەکێتی ژنانی گەنج گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلانی لە ڕێپێوانەکەدا شەرمەزار کرد و دووپاتی کردەوە کە گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان بێجگەلەوەی کە پێشلکاریەکی یاساییە تاوانێکی دژی گێلان. هەروەها ئەندامی تەفگەری گەنجانی شۆڕژگێڕی سووریا ئاڕایگەیان گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان پێشلکاریەکی ڕاشکاوی یاسا و نورمەکانە و تاوانێکی سیاسی و ئەخلاقیە. وتیشی بەشداربوونی خۆمان لە کەمپەینی جیهانی دەمەوێت دیدار لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان ئەنجام بدەم ڕادەگەێنین. لە کۆتاییشدا ئەندامی تەفگەری گەنجانی شۆڕژگێڕی سووریا وتی هەرگیز پاشەکشێن ناکەین و ئازادی ڕێبەرمان ئازادی گێلانە و دەرگای ئاشتی و شکۆیە. کۆنگرەی کۆمەڵگەی دیموکراتیکی کوردستانیان لە ئەوروپا کەجێدەکە ئەوروپا سەبارەت بە هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەربەنداوی تەشرین ئاڕای گەیاندووە هێرشەکان شەرمەزار دەکەین و هەروەها ئاماژە بۆش دەکات کە ئەم هێرشانە دژی پرۆسی چارەسەری هەنووکەی کورزیەکن و بانگەوازیشی بۆ هەمووان کرد کە لە دژی ئەم هێرشانەدا بێدەنگ نەبن. لە ڕاگەیاندراوەکەیاندا کەجێدەکە ئەوروپا ئاماژە بۆ دەکات کە هێرشەکان هەڕەشن بۆ سەرگەلانی ناوچەکە و ڕاشی دەگەێنن لە هێرشەکانی ماوەی ڕابردوو بۆ دانیشتوانی مەدەنی ناوچەکە چەندین کەسگیانیان لەدەستداوە و سەدان کەسیش بریندار بوون. هەروەها وتیشیان ئەم هێرشانەی کە دەکرێنە سەر بەنداوی تەشین نەک تەنها بۆ سەرگەلانی ناوچەکە بەڵکو هەڕەشن بۆ هەموو بەها هاوبەشەکانی مرۆڤایەتی. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەشدا کەجێدەکە ئەوروپا ڕای دەگەێنێت ئێمە وەکو کەجێدەکە ئەوروپا بۆ سەر لە نوێ زیندووکردنەوەی ئەو ڕۆحی بەرخۆدانە هاوبەشی کا لە کۆبانی سەری هەڵدا بۆ خاوەنداریتیکردن لە بەنداوی تەشین و ڕۆژاوە بانگەواز بۆ هەموو کوردستانی هەواڵ و دۆستانی ئەوروپامان و دامەزراوە ڕێکخراوە دیموکراتیکەکان دەکەین لە چوارچەوەی چالاکیە ئاشتیانە و دیموکراتیکە. ڕێبەری ڕۆحی کۆمەڵگەی دەروزەکان لە سووریا حکمەت هیجری لە تۆمارێکی ڤیدیۆییدا بڵاوی کردەوە داوا لە جیهان و گەلانی ئازاد دەکەین لەگەڵ کۆمەڵگەی دەروزەکان بوەستن و هەرێمێکی جیاڕاب بگەێنن بۆ پاراستنی ئێمە لە سووریا جیا بکرێنەوە. ئاڕاشی گەیاندووە گەشتەکەمان بە ناونیشانێکی نوێ دەستی پێکردوێتەوە دوای ئەو بارودۆخ و ئەزموونەی ئەم دوایە کە مەبەستی قڕکردنی گەلی کۆمەڵگەی دەروز بوو. حکمەت هیجری سوپاسی وڵاتانی کردووە کە لە پاڵ ئەوان وەستا بوون بۆ پاراستنی کۆمەڵگەی دەروزەکان و دیارترینیان ئەمریکا و ئیسرائیل بوون. با گوێری دوایین ئامار کە لەلایەن ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤەوە بەڵگەی لەسەر تۆمارکراوە لە توندوتیژیەکان زیاتر لە 1600 کەس لە سوێدا گیانیان لەدەستداوە. نووسینگەی کۆنتڕۆڵی سەروەت و سامانی بیانی سەربا وەزارەتی گەنجینەی ئەمریکا لە ئاگاداریەکی فەرمیدا بڵاوی کردەوە ڕێساکانی سزاکانی سووریا لە کۆدی پەیڕەوی فیدراڵی لا دەبن. ئاماژە بۆش دەکەن کە ئەم بڕیارە لە ئەنجامی کۆتایی هاتنی باری نایاسایی نیشتمانی و لەگەڵ گۆڕانکاری زیاتر لە سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە سووریا درراوە. پێشتر ترامپ فەرمانی جێبەجێکردنی دەرکرد و کۆتایی بە چوارچەوەی یاسایی سزاکانی ئەمریکا هێنا کە بەسەر سووریادا سەپێنرا بوو. ئەم سزایانە لە سەرەتادا مەبەستلەی سزادانی ڕژێمی بەشار ئەسەد بوو، بەڵام دواتر بوونە بەرپەس لە بەردەم بژانەوەی وڵات لە دوای جەنگی. بە گوێرەی هەواڵێکی ئاژانسی فرانس پرێس کە لازاری بەرپرسێکی وەزارەتی دەرەوەی حکوومەتی کاتی دیمەشقەوە وەرگیراوە ئەحمەد شارع بەشداری کۆبوونەوەی لووتکەی نەتەوەی گرتوەکان دەبێت کە لە 22 تا 30 ئەیلول لە نیویۆرک ئەنجام دەدرێت. جێ ئاماژەیە شەرع لە دوای ڕووخانی ڕژێمی ئەسەدەوە لە مانگی کانونی دووەمەوە دەسەڵاتی وەرگرتووە، بەڵام بەهۆی ئەوەی کا پێشینەی لە ناو قاعیدە و داعشدا هەبووە بۆ سەردانیکردنی نیویۆرک
دەبێت ڕێگەپێدانێکی تایبەتی بۆ بکرێت. هەروەها لە کاتێکدایە کە شەڕە لە مانگی ئاداردا لە پاریس لەگەڵ سەرۆکۆماری فەرەنسا ئیمانوئێل ماکرۆن و دواتر لەگەڵ دۆناڵد ترامپ کۆبوونەوەی ئەنجامداد. دابوجێ ئاماژەشە کە لە مانگی نیساندا وەزیری دەرەوەی سووریا ئەسعەد شەیبانی ئاڵای نوێی وڵاتەکەی لە نەتەوەی گرتوەکاندا هەڵدا. سەرۆکۆماری تورکیا تایب ئەردۆغان لە ناوچەی خەلاتی بەدلیس دەربارەی پرۆسی ئاشتی وتارێکی پێشکەش کرد و ڕایگەیاند هەرکات تورک و کورد و عەرەب یەکگرتوو بوون هەرکات بەرەو ئامانجی هاوبەش هەنگاویان ناوە چەندین نمونەی سەرکەوتنیان لە مێژوودا نووسیوەتەوە. ڕواوتیشی دەست دەخینە دەستی یەک و هەموو ئەو هێرشانە پوچەڵ دەکەینەوە کە یەکێتی و یەکڕێزیمان دەکەنە ئامانج و وتیشی تورکیایەکی مەزن و بەهێز دەکەینە دیاریبوونەوەکانی داهاتوو. هەروەها لە درێژەدا ئەردۆغان ڕایگەیاند لەم ڕێگەیەدا ئێش و ئازاری زۆرمان چەشت و قوربانی زۆرمان داوە بەڵام توانیمان هەموو ئاستەنگەکان تێپەڕێنین و ئێستا گەیشتون بە قۆناغێکی کۆتایی. با گوێری ڕاگەیاندراوێکی سەرۆکایەتی رووسیا کرملین ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا لەگەڵ مەسعود پزیشکیان هاوتە ئێرانێکی سەبارەت بە بەرنامەی ئەتۆمی ئێران گفتوگۆیان کردووە. مەسعود پزیشکیان لە پەیوەندیەکەیدا بە پوتینی ڕاگەیاندووە کە تاران هەرگیز هەوڵی بەدەستهێنانی چەکی ئەتۆمی نەداوە و نایدا. هەروەها کوشکی کرملین ڕاگەیاندووە هەردوو سەرۆک کۆبوونەوەی لووتکەی ئەم دوایەی پوتینیان لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە ئاسکەلا تاوتوێ کردووە. هەروەها لە میانی گفتوگۆکەدا ڕێککەوتون لەسەر ئەنجامدانی کۆبوونەوەیەکی دووقۆڵی و لە میانی لووتکەی داهاتوو ڕێکخراوی هاوکاری شانگهای لە چین کە لە سیوێکی ئابوو یەکی ئەیلول ئەنجام دەدرێت. شاندێکی باڵای ئەمریکا با سەرکردایەتی تۆماس بەراک نێردەی تایبەتی ئەمریکا لە سووریا و بە یاوەری جین شاهین سێناتۆری ئەمریکی وەندامی لێژنە پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی پیرانی ئەمریکا سەردانی دیمەشقیان کرد. شاندی باڵای ئەمریکیەکان لەگەڵ ئەحمەد شارع سەرۆکی سووریا بۆ قۆناغی ڕاگوزەر کۆبوونەوە و جەختیان لا گرنگی بەرزڕاگرتنی مافی سووریەکان لە هەموو پێکاتە نەتەوەیی و ئاینیە ئەتنیکە جیاوازەکان کردەوە. هەروەها سەبارەت بە بەهێزکردنی کۆمەڵگەی مەدەنی سووریا لێپرسینەوە لە تاوانەکانی جەنگ و ئاشتی و ئاشتەوایی خۆشگوزەرانی ئابووری و ئاوەدانکردنەوەی دوای شار گفتوگۆیان کرد. هەروەها شاندی باڵای ئەمریکا بەتایبەت لەگەڵ ژەنەراڵ مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سوورەی دیموکراتیک قەسەدە کۆبوونەوە و جەختیان لە دەربڕینی پشتیوانی بەردەوام بۆ ڕۆژاوە و گفتوگۆکردن لەسەر ڕێگای تێکەڵکردنی هێزەکانی سووریای دیموکراتیک لەگەڵ هێزە چەکدارەکانی سووریا کردەوە. هەروەها گەورە سێناتۆری ئەمریکا جین شاهین پشتیوانی خۆی بۆ مەزلوم عەبدی دووپات کردەوە. لە پاش ئەم کۆبوونەوانە هەریەکە لە ژەنەراڵ مەزلوم عەبدی فەرماندەی گشتی قەسەدە و ئەحمەد شار سەرۆکی سووریا بۆ قۆناغی ڕاگوزەر پێکەوە کۆبوونەوەیەکی تایبەتیان ئەنجامداوە و ناوەڕۆکی ڕێککەوتنی دەی ئاداریان تاوتوێ کردووە. لە شاری ستراسبۆرگی فەرەنسا ئیشگیری ئازادی با داخوازی ئازادی جەستەیی ڕێبەر و ئۆجەلان لە بەردەم کۆنسەی ئەوروپا و دامەزراوە نێونەتەوەیەکانی تر گەیشتە هەفتەی 689 هەمینی خۆیەوە. چالاکیەکە با پێشەنگایەتی دەستپێشخەری ئازادی بۆ ڕێبەر و ئۆجەلان هەفتانە ئەنجام دەدرێت و یەکێکە لە درێژخایەنترین چالاکیەکانی گەلی کورد. لە هەفتەی 689 هەمیندا ئەندامانی ئەنجومەنی ژنانی ئیزەدی سەمەژێ ئشگرێکیان لە ئەستۆ گرت و لەسەر ناوی گروپەکە ساڵیادی فەرمانی سەر ئیزەدیەکان و شەهیدانیان بە بیرهێنایەوە و ئاڕایانگەیان بەم دوایانە شەهیدبوونی نورەدین سۆفی و عەلی حەیدەر قەیتان و ئەو شەڕوانانەی کە بۆ ئازادی کوردستان گیانیان فدایە کرد بۆ ئێمە ئازار بوون. هەروەها ئاماژیان بۆ کردکە گەلیزەدی لە مێژوودا ڕوبەڕووی چەندین قڕکردن بووەتەوە و جەختیشیان کردەوە کە گەڕانەوەی زەدەکان بۆ زێتی خۆیان ئاسان نەبووە و ئەمە باخوێنی شەهیدان و فکری ڕێبەر و جەلان هاتووەتە دی. هەروەها لە کۆتاییشدا ئەنجومەنی ژنانی زەدی ئاماژیان بۆ کرد کە ئەرکی سەرەکیان ئازادی ڕێبەر و جەلانەوە پێداگرن لەسەر گەیشتن بەو ئامانجە و ڕاشیانگەیان تا ڕێبەر و جەلان ئازاد نەبێت ئێمەش ئازاد نابێت. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە من پێشکەشکردن هەر شاد بن.
خوشم دری وکه چاورشی من بوی بینات دل خوشم دری وکه چاورشی من سبرا دلا دمجه گلا دری وکه دلالی من نکه و بی دردو کلا دری وکه چاورشی من نکه و بی دردو کلا دری وکه چاورشی من دری وکه دلالی من دردو کلی من گلک دری وکه چاورشی من دردو کلی من گلک دری وکه چاورشی من سبرا دلا دمجه گلا دری وکه دلالی من نکه و بی دردو کلا دری وکه چاورشی من نکه و بی دردو کلا دری وکه چاورشی من دری وکه چاورشی من سبرا دلا دمجه گلا دری وکه دلالی من نکه و بی دردو کلا دری وکه چاورشی من نکه و بی دردو کلا دری وکه چاورشی من جروجا پیروزره دستری ده قومپلیا ناونتوی به همو هجرین خواه لعنت و شرمزار دکم و لبرانبری و رخنداینا خود دم جیان تنه بمرنه و هاتبو هناندن ازمان شین طالب بون هر در زوها و حشک ببو بحراک و برنگ خود هات ناسین ادی سر خود دانی بو برنگ رش هاتبو پیچاندن هر تشت به زمان و کر و لال بو طاریتی خود بردا عرده هر در نوا خود فتساند بو دمکی وهاده لامارای روژا پیروز هلاد به درکتنا روژه را گردون جاره کدن خو آفراند و روناهی خو هر دری بلاف کر هر در جاره کدن شین بو بهاره سر خو هلدا برنگ کسک و سور خو خملاند ایدید ازمان شین ده سرگ درقسن جبر ایدی اوروژ و ما بگهینه واته جیانه مرن چیه ایدی کس ناس ناکه وگر جیانک بیداوی لحمو دنیای خو پیچاند و خو آگر آزادیه گرد چروسکا هیویه به حقیقت که ابدی هاتیم سوگر کرن اوروژ جبو جنا کرد درگوش آزادی آفراند راستیا و روژه د جیهان ده بو باوری و هیوی د دل همو زاروگ دایک هر زندیه که ایدی جواگ خو به راستی را دافراند کردن به ناسنامه به ناسنامه زمان و باوری به چاوه خواه جخوه دکن ایرو دمازاروک جارا دستپیک دست به آخافتنه دکن گوتنا دستپیک دی بیجن آپو ددلی کچن کرده بوی افین بوی ستران ایدی کس نگاره روژا مطاری بکه بوی شیاره هر کسی داخوازا جیانکی برومت دکه جبر او روش حقیقت رونی دکه لهمبری کولتی جیان آزاد نشانی مکر لهمبری کریتیه خوشک بون آفراند لهمبری بهیویتیه هیوی آفراند ریبری من هم بون پیشنگ حقیقت امجی لپای و حقیقت دمشن ریبری من دیسا از جبو حوالتیا خویا کم رخنداینا خود دم جبو ام ببن طولا سالان امی خواه بگیهنن مازم بوناوه خواه بفکره و دجیانا پیروزده مازم بکن و با آفرینن بجی برخودانا املالی بجی ریبر آپو بمره ای خاند سلاو و ریزن شورشگری 2024 0102 بریتان چیا
جبو روناهیا جریبر آپوره بله ریبری من رونیا چاوین من و ریا آزادی نشان مدا و ام جنها لسر ویره دمشن دیگلک نامه این هوالانده ینکو جبو جان خود فدا کرنه گوتنین هری خوش جبو تینن زمان البت اف هموش فکرین خوشکتین از نابجم از گیشتم هزراوان هوالان لی از جی دخوازم میناوان هوالان بم خوش بفکرم داکو گوتنین هری خوشک جبو بلیو بکم راست سروکی من هرکس ده بسروک لگلو هرکس دکاره میناوه ببسروک آنگو تن مروه کو زانست داوان هبه و حز بکن بگیجن آزادیه او دکارن ببن میناوه جبرنها هون بقاس امر پر کسان و جزیده تل امرالینه هر سالاکو ام بیوه درباز دکن جانکی مینا جهر جمره دجمنه مجید خوازه و یکی بما بده نورمالیزه کرن لی مخابن هگر او 24 سال زیده تر دجربینه و نابه بلا باش بزانه کو جنها و شوندجی نابه سروکی من خوزیا تنی جارکی من و بدیتا جوارا بگوتا کرم که سروکی من آنگو مینا هر دهوراندنه کی کو و گوهدار دکم بله سروکی من خواسته و او کو جنکی خوده هز لهمبری و برونه و دیالوگن آزادیه بره بمشینیم او یک آرمان جامنه دخوازن ببم او جنا خودی هز یا کو هون دخوازن سروکی من چاوا جیهان بیتاو و آو نکاره چاوا خوازا بیدار نابه گلک جی بی سروک نابه ام جی بیوه نابن سلاو و ریزن شورشگری ازنار یلماز جبو روناهیا جیهان
Derdimin gelmek yavarreblimin Şivuru şol ben datam yavarreblimin Bese derdimin gelmek yavarreblimin Şivuru şol ben datam yavarreblimin Singu berri tahnare Livhum gub çabrhane Singu berri tahnare Livhum gub çabrhane Redlim, redlim, ha ha ha, ha ha ha. Zalim edil kebri, zalim şedu khaze, zalim edil kebri. Zanım çedu khazi waredlim 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 ha 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 أزمان وردريمن تروشي الشفم وردريمن تو أوري أزمان وردريمن